ساڵی گەورەی فیزیای خۆر بەر هەموو شتێک دەکەوێت. کەشتی ئاسمانی پارکر سۆلار پرو بە TPS واتە Thermal Protection Systems پاڵپشتی کراوە. ئەم کەشتی ئاسمانیە وا دیزاین کراوە کە بۆدیەکەی لە مادەی تیتانیۆمی پیور دروست کراوە. خاوەن کێشێکی زۆر کەمە و خاوەن قەبارێکی گەورەی لە هەمان کاتدا. بەڵام ئەمە وای کردووە کە ئەم کەشتی ئاسمانیە بەرگەی نێوەندێکی زۆر سەخت بگرێت. ئەویش نزیک بوونەوەیە لە خۆر. ئەمە بۆ یەکەم جارە ئێمە بیر لەوە دەکەینەوە کە کەشتێکی ئاسمانی بنێرین بۆ ئەم نێوەندە هەرە سەخت و دژوارەی نێو سیستەمی خۆر. بۆ پاراستنی تەواوی ئامێرەکان ئێمە قەڵغانێکمان دروست کردووە، قەڵغانێکی یونیک، زۆر نادر، زۆر ناوازە، کەم وێنە. ئەگەرچی لە مادەکانی سەرزەمینی دروست کراوە، ئەو مادانەی کە بەشێکی زۆر لە ژیانی ڕۆژانەماندا بەکاردێنین، بەڵام هەندێک دەستکاری کراون. ئەم مادانە بەشێکیان لە ئامێرەکانی وەرزشی، بەشێکیان لە نێو بۆدی فڕۆکەکان و بەشێکی دیکەش تەنانە نێو کەرستەکانی ئامێرەکانی ناوماڵیش هەیە. مادە سەرەشیەکەی کاربۆنە. لە کاربۆن ئەم قەڵغانەمان دروست کردووە. کاتێکە کەشتی ئاسمانی پارکر سۆلار پرو دەگاتە نزیکترین خاڵ، بێگومان بەرەنگاری چەندین بواری زۆر سەخت دەبێتەوە، لەوانە بەرزی پلەی گەرمی و هەروەها تیشکەکان و تەنۆسکە بارگاویەکان و بایخۆر و هەتا دوایی. ئەمان هەموو هێرش دەکەنە سەر کەشتێکمان، بۆی پێویستمان بە قەڵغانێکی زۆر بەهێزە تا بتوانێت کەشتێکە بپارێزەوە. لە هەمان کاتدا خاوەن تونند و تۆڵیەکی وابێتن کە بتوانێت گەرمی دەدواوە خۆی دانێتن. کاتێکە لە خۆ نزیک دەکرێتەوە پلەی گەرمی، پێشەوەی دەگاتە 1370 پلەی سیلیزی، واتە نزیکەی 2500 پلەی فەرەنهایت. بەڵام لە پشتەوە پلەی گەرمی دەگاتە تەنها 315 پلەی سیلیزی، واتە 600 پلەی فەرەنهایت. و پلەی گەرمی ئامێرەکان کە دەپارێزرێن لە 29 پلەی سیلیزی تا 30 پلەی سیلیزی زیاتر نییە، کە ئەمە دەکاتە 85 پلەی فەرەنهایت. بەمەش ئامێرەکان بە ئەو پەڕی کوالیتی بەرزەوە، یان باشتر بڵێن بە کارامەیەکی زۆرەوە کاری خۆیان ئەنجام دەدەن بێ ئەوەی دووچاری هیچ کێشەیەک ببنەوە. مادەی سەرەکی یان پێکاتەی سەرەکی ئەم قەڵغانە پێک هاتووە لە کاربۆن. بەشی پێشەوەی لە فۆمێکە کە ئەویشان لە کاربۆن دروستکراوە، فۆمی کاربۆنی، و بەشی دواوەی لە دوو چینی لەسەر یەک کە کاربۆنی پێدەنەوەتە دوو چینی کاربۆنی لەسەر. ئێستا لێرەدا ئەم فۆمە بەکاردێنین یان نیشان دەدەن کەوا چۆن بەرگەی پلەی گەرمی یەکجار زۆر بەرز دەگرێت. ئەمە بەشێکە لە قەڵغانی پێشەوەی پارکر سۆلار پرو کە بە بۆیەکی زۆر تایبەت دادەپۆشێت ڕەنگی سپی تا گەرمی زیاتر بداتەوە. ئێستا ئێمە تاقی دەکەینەوە و دەیخینە ژێر پلەیەکی گەرمی زۆر بەرز، با بزانین ئایا گەرمی چۆن دەگوازێتەوە دواوە، ئایا گەرمی دەگاتە پشتەوە یان نا. دەبا پێکەین و بزانین. ئەمە وەکو ئاماژەم پێدا بەشێکە لە قەڵغانی پێشەوەی کەشتی پارکر سۆلار پرو کە لە دواوەیدا هەموو ئامێرەکان دەپارێزێن. دوای سی چرکە تەماشا دەکەین هێشتا پلەی گەرمی ئەو ناوچەیە بەو شێوە بەرز نەبووتەوە، بەڕێ سوور دەبێتەوە، بەڵام خێرا گەرمایەکە لە دەست دەدات. ئەمە فۆمی کاربۆنە، چێشی زۆر کەمە، بەڵام زۆر تونند و تۆڵە و بەرگەی گەرمایکی زۆر دەگرێت. یارمەتی وەردەگرن لەم برایە، ئەگەر دەست بدەیتە پشتەوە هەست بە گەرما دەکەی، ئەویش دەڵێ نەخێر، کەواتە پرۆسەکە بە تەواوی سەر دەکەوێت و گەرما ناگاتە ئامێرەکانی دواوە.